ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا بە گەشتیوەڵەکانی سەرلەبانی ڕۆژی حەینی لە خزمەتانداین سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی کاردانەوەی خەڵکی کوردستان لە ئاست سەفەری ئیبراهیم ڕەیسی گیان لە دەستانی یەکێک لە ژاراوی کراوانی مەریوان لە نەخۆشخانەی ئەو شارە، قوربانی بوونی دوو کرێکار لە بانە و هەرێمی کوردستان، بڕانی ئاو بەسەر دانیشتوانی کانتۆنی حەسەکە لەلایەن تورکیا، چالاکی ئازادی خوازان بۆ ڕێزگرتن لە یادی ئارمیتا گەراوەند، ناڕزاتی خەڵکی ئەمریکا لە ئاست کەڵک وەرگرتنی کێڵگە پەلەوەریەکان لە منداڵان و پێکدادانی هێزەکانی پۆلیس لەگەڵ خەڵکی ناڕازی لە کەرانەی باختری. درێژەی هەواڵەکان. بەردەوامی کاردانەوەی خەڵکی کوردستان لە ئاست سەفەری ئیبراهیم ڕەیسی بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی پێنجشەممە 11 مانگی خەزەڵوەر هاوکات لەگەڵ سەفەری ئیبراهیم ڕەیسی بۆ پارێزگای کوردستان، کاردانەوەی خەڵک بەرامبەر سەفەری ئەو خوێن ڕێژە هێشتا بەردەوامە. بە پێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ لە چەند ڕۆژ لەمە بەرەوە ناوەندە ئەمنی و دەوڵەتیەکان گوشاریان بۆ قوتابیان، خوێندکاران و کارمەندان هێنابوو بۆ ئەوەی بەشداری مەراسمی پێشوازیکردن لە ئیبراهیم ڕەیسی بن. وێڕای هەوڵەکانی ڕژیم خەڵکی ئازادی خوازی کوردستان بەشداریان تێدا نەکرد و ڕژیم ناچار بوو بە کرێگیراوانی لە شارەکانی دیکەوە بە ئۆتۆبوس بگوازێتەوە بۆ شاری سنە. ڕۆژی پێنجشەممە کاردانەوەی خەڵک دژ بە سەفەری ئەو جەنایەتکارە بەردەوام بوو و ناڕازیان تراکتیان لە نێو شەقامەکانی شاردا بڵاو کردەوە و ڕایانگەیان کە هێشتا خوێنی ڕۆڵەکانیان لەسەر کوچە و کۆڵانەکانی شاردا پاک نەبووتەوە. گیان لە دەستانی یەکێک لە ژاراوی کراوانی مەریوان لە نەخۆشخانەی ئەو شارە. ڕۆژی پێنجشەممە 11 مانگی خەزەڵوەر یەکێک لە ژاراوی کراوانی گوندی سەردۆشی سەر بە شارستانی مەریوان بە ناوی مەجید کاردووشی پاش چەند ڕۆژ بەستەری بوون لە نەخۆشخانەی ئەو شارە گیانی لەدەستا. لە ڕۆژانی ڕابردوودا لە دانیشتووی گوندی سەردوشی سەر بە شاری مەریوان بەهۆی خواردنەوەی ئاوی ناپاک ژاراوی کران و یەکێک لە بەستەری کراوان بە ناوی مەجید کاردووشی پاش چەند ڕۆژ چاودێری پزیشکی لە نەخۆشخانەیەکی ئەو شارە گیانی لەدەستا. بەوتەی هاوڵاتیان کۆماری ئیسلامی ناتوانێت ئاوی پاک و خاوێن بۆ خەڵک دابین بکات، بەڵام بە ملیۆنان دلار سەرفی گروپە تێرۆریستیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە. قوربانی بوونی دوو کرێکار لە بانە و هەرێمی کوردستان. ڕۆژی پێنجشەممە 11 مانگی خەزەڵوەر کرێکارێکی بیناسازی خەڵکی نەغەدە بە ناوی حسەین باشوان بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار لە هەرێمی کوردستان گیانی لەدەستاوە و کرێکارێکی خەڵکی بانە بە ناوی خالیل عوسمانی بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. بە پێی راپۆرتەکان حسەین باشوان خەڵکی گوندی دایماوی سەر بە شارستانی نەغەدە و باوکی سێ منداڵ بووە کە بەهۆی هەژاری و بێکاریەوە ڕووی لە شاری هەولێر لە هەرێمی کوردستان کردووە. ناوبراو بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار تووشی ڕوودا و هاتووە و گیانی لەدەستاوە. هەروەها ڕۆژی سێشەممە 9 خەزەڵوەر کرێکارێکی دیکەی بیناسازی بە ناوی خالید عوسمانی تەمەن 39 ساڵ خەڵکی بانە بەهۆی کەوتنە خوارەوە لە بەرزاییەوە بە سەختی بریندار بووە. خالید عوسمانی کە هاوکات ئەندامی سندیکای کرێکارانی بیناسازی شاری بانەیە لە ئەنجامی کەوتنە خوارەوە لە بەرزاوی تووشی شکانی دوو مەچەک و شکانی یەکێک لە بڕبڕەکانی پشتی بوو. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شاری سەلاسی باوەجانی. بەیانی ڕۆژی پێنجشەممە 11 مانگی خەزەڵوەر هاوڵاتیەکی خەڵکی سەلاسی باوەجانی بە ناوی شادمان محەممەدی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ شادمان محەممەدی تەمەن 21 ساڵ لە هێرشی هێزامنیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی لە شاری سەلاسی باوەجانی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کراوە. ناوبراو لە چالاکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بووە و پێشتر لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە هەڕەشەی دەکرابوو. تێکدانی بەردی مەزاری هەمیشە زیندوو بورهان کەرەمی لە کامیاران. ڕۆژی پێنجشەممە 11 مانگی خەزەڵوەر بەهمەن کەرەمی
برای بورهان کەرەمی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری کامیاران هەواڵی تێکدانی گڵکۆی براکەی لەلایەن بەکرێگیراوانی حکوومەتەوە پشتڕاست کردەوە. بەهمەن کەرەمی لەو بارەوە ڕایگەاند ئەو هەوڵانەی بەکرێگیراوانی ڕژیم ناتوانێت ئێمە لە دادخوازی خوێنی بەناحەق ڕژاوی براکەمان پاشگەز بکاتەوە و لاوازمان ناکات، بەڵکو بە پێچەوانەوە بەهێزترمان دەکات. ڕۆژی 25 خەزەڵوەری 1401 بورهان کەرەمی لە ڕەوتی شۆڕشی ژینە بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. بڕانی ئاو بەسەر دانیشتوانی کانتۆنی حەسەکە لەلایەن تورکیا. بەپێی راپۆرتی بەرپرسانی ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان، ئەرتەشی تورکیا ژێرخانی پۆمپاژی ئاوی لە کانتۆنی حەسەکە بردومان کردووە و ئاوی بەسەر چەندین ناوچەی دیکەی ئەو کانتۆنە بڕیوە، بەو هۆیەوە گیانی 1,500,000 کەس کەوتوەتە مەترسیەوە. وێستگەی ئالۆک لە 10 کیلومتری ڕۆژهەڵاتی سرێکانی هەڵکەوتووە و لە 30 هەڵقە بیری ئاو و 8 وێستگەی پۆمپاژ پێکاتووە. ئەو وێستگەیە لە ساڵی 2013ەوە سازکراوە و ئاوی 1,500,000 دانیشتووی کانتۆنی حەسەکە دابین دەکات. ساڵی 2019 دەوڵەتی تورکیا ئاوی بەسەر دانیشتوانی ئەو کانتۆنە بڕی و کارەساتی لێکەوتەوە. جگە لە دانیشتوانی ئەو کانتۆنە 4 کەمپی ئاوارەکانی واشۆکانی، سرێکانی، ئەریشا و هەوڵ لە دۆخی خراپدان و تەنیا لە ساڵی 2022 زاینی 1772 منداڵ و 196 ژن ژاراوی بوون و لە ساڵی 2023 920 منداڵ و 151 ژن بەهۆی خواردنەوەی ئاوی ناپاک تووشی نەخۆشی بوو. چالاکی ئازادی خوازان بۆ ڕێزگرتن لە یادی ئارمیتا گەراوند. ڕۆژی پێنجشەممە 11 مانگی خەزەڵوەر کچان و کوڕانی ئازادی خواز لە شاری ئیسفەهان بۆ ڕێزگرتن لە یادی ئارمیتا گەراوند تراکتیان بڵاو کردەوە و ژمارەیەک لە خوێندکارانی زانکۆی تربیەت مدەڕز لە تاران بە هەڵکشان بەسەر شاخێکدا ڕێزیان لە یادی ئارمیتا گەراوند گرت. خوێندکارانی بەشدار لەو چالاکیە ڕایانگەیاند ئێمە هاتووینەتە کوێستان تاکو سەرهەڵدانی خۆر پاش تاریکی شەو ببینین و لەگەڵ تۆ و تەواوی کچانی قوربانی سەرکوت پەیمان نوێ بکەینەوە. بەشداربووانی ئەو چالاکیە هەروەهاوتیان بەڵێن دەدەین کە هیچ کات شەقامەکان چۆڵ نەکەین و درێژە بە خەبات بدەین. ئێمە هاتوین کە یەکریز و یەکگرتو دروشمی ژن ژیان ئازادی و یادی تۆ لەسەر لاپەڕەی مێژوودا تۆمار بکەین. لەلایەکی دیکەوە کچان و کوڕانی شۆڕشگێر لە شاری ئیسفەهان بۆ ڕێزگرتن لە یادی ئارمیتا گەراوەن تراکتیان بە دروشمی دژ بە حکوومەت بڵاو کردەوە و داوایان لە خەڵک کرد درێژە بە ڕێبازی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە بدەن. لە سێدارەدانی بەندکراوێکی ژن لە زیندانی یاسوج ڕۆژی چوارشەممە دەیمانگی خەزەڵوەر حکمی ئێعدامی بەندکراوێکی ژن لە زیندانی یاسوج بە ناوی مەریەم فروخمەنێش جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان مەریەم فروخمەنێش پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێعدام مەحکوم کرابوو. ڕۆژی چوارشەممە حکمی ئێعدامی ئەو ژنە بەندکراوە لە زیندانی ناوەندی یاسوج جێبەجێ کراو. بەم شێوەیە ڕێژەی ژنانی ئێعدام کراو لە دەمانگی ڕابردوودا لە ئێران گەیشتە 15 کەس. بانکێشت و دەست بەسەرکرانی چالاکێکی سیاسی لە تاران ڕۆژی چوارشەممە دەیمانگی خەزەڵوەر بابەک مرادیفەر یاساناس و چالاکی سیاسی خەڵکی تاران پاش بانکێشت بۆ دادسەرای ئەڤین دەست بەسەرکرا. بابەک مرادیفەر ڕۆژی 16 ڕەزبەری 1401 لە ڕەوتی شۆڕشی ژینە بە تۆمەتی تێکدانی بیرڕای گشتی و تەبلیغ دژی نظام دەست بەسەر و بۆ ماوەی 2 مانگ لە بەندی تاکەکەسی زیندانی ئەڤین ڕاگیرە. ناوبراو مانگی گوڵانی ئەمساڵ بە دانانی وەسیقە ئازاد کرا، بەڵام ڕۆژی چوارشەممە بۆ جارێکی دیکە بانکێشت و دەست بەسەر کرا. ناڕەزایەتی خەڵکی ئەمریکا لە ئاست کەڵک وەرگرتنی کێڵگا پەلەوەریەکان لە منداڵان ڕۆژی چوارشەممە دەیمانگی خەزەڵوەر کۆمەڵێک لە شارۆمەندانی ئەمریکایی لە ئەیالاتی ئارکانساس
لە بەردەم شرکەتی کێڵگەی پەلەوەری تایسۆن کۆبوونەوە و دژایەتی خۆیان لەگەڵ کەڵک وەرگرتنی خاوەن شرکەت لە منداڵانی پەنابەران بۆ کارکردن نیشاندا. ئەو کۆبوونەوەی کە لەلایەن یەکێتیە کرێکاریەکان و کۆمەڵێک لە ناوەندەکانی بەرگری لە مافی منداڵان ڕێکخرابوو، پاش ڕێپێوان لە بەردەم شرکەتی تایسۆن فودز کۆبوونەوە و خوازیاری کۆتایی هێنان بە دامەزراندنی منداڵانی پەنابەر وەک هێزی کار لەو شرکەتە بوون. لە مانگی سەپتامبری ئەمساڵ وەزارەتی کاری ئەمریکا لێکۆڵینەوەی لەسەر ئەو بابەتە دەست پێ کرد و جارێک 91,000 دلار و جاری دووهەم 1.5 ملیۆن دلاری جەریمەی بەسەر ئەو شرکەتە داسەباند. دوا هەواڵ پێکدادانی هێزەکانی پۆلیس لەگەڵ خەڵکی ناڕازی لە کەرانەی باختەری. ڕۆژی پێنجشەممە 11 مانگی خەزەڵوەر هێزەکانی پۆلیس هێرشیان کردە سەر خۆپیشاندەرانی فلەستینی لە کەرانەی باختەری چۆمی ئۆردۆن و پێکدادان هاتە ئاراوە کە بەو هۆیەوە دوو فەلەستینی گیانیان دەستا و دوو کەسی دیکەش بریندار بوون و سەربازێکی ئیسرائیلیش کوژرا. بەپێی راپۆرتی وەزارەتی بەهداشتی فلەستین دوو خۆپیشاندەری 14 و 24 ساڵ کە تەمەنیان ئەوەندە بوو فلەستینی بوون بە تەقەی هێزەکانی پۆلیسی ئیسرائیل گیانیان لەدەستا و دوو کەسی دیکەش بریندار بوون. هەروەها ڕۆژی پێنجشەممە بردومانی کەرتی غەزا بۆ 28مین ڕۆژی بەردەوام درێژەی هەبوو و 27 کەس لە مەدرسەیەکدا کوژران. بەوتەی بەرپرسانی بەهداشتی غەزا تا بە ئێستا 9,061 کەس لە بردومانی غەزا گیانیان لەدەستاوە و زیاتر لە 32,000 کەس بریندار بوون. شایانی باسە کە هێزە زەمینیەکانی ئیسرائیل گەیشتونەتە دەواازەکانی غەزە و لە باشووری شاری غەزەوە تانکەکانی ئیسرائیل بەرەو ناوەندی ئەو شارە پێشڕەوی دەکەن و پێکدادانی قورس لە نێوان هەردوولا ڕوودەدات. بەڵێبینەرانی خۆشەویست گەشتێوەڵەکانی سەر لە بەیانیتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی هەوڵ.